بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق هۆکاری دواکەوتنی موچەی وەزارەتی تەندروستی و پەروەردە لەلایەن بەغداوە بۆ بوونی فەرمانبەری بندیوار و گەندەڵی لەناو لیستی موچەخۆرانی هەرێم گەڕاندەوە و ئاشکراشی دەکات لە 160 لیستی فەرمانبەرانی پەروەردە و تەندروستی لە سلێمانی و لە 175 هەولێر و لە 160 دهۆک لەلایەن لیژنەکانی بەغداوە تا ئێستا وردبینیان بۆ کراوە. ئەوەی بە منیان و سێ جۆر گەندەڵی هەیە، گەندەڵێکیان بریتێلەوەی بەرزکردنەوەی پلە بەبێ شایستە بوون، گەندەڵێکی دیکەیان نەبوونی شەهادە و پلەی وەرگرتووە، چونکە ئێمە عادەتەن ئەگەر شەهادەی معهدی هەبێ ئەوە لە پلە 8 تاینە بێ، ئەگەر شەهادەی بەکالۆرۆس هەبێ لە پلە 7 تاینە بێ، هەیە ئەسڵەن شەهادەی نییە پلە 3 وەرگرتووە کەواتە 21 ساڵ خزمەت هەیە. خزمەتەکان لەگەڵ ساڵەکانی خزمەتی حەقیقی و فعلیە ناگونجێ. جۆرێکی تر لە گەندەڵی ئەوەیە کەوان ناوی هەیە بەڵام وجودی نییە مۆزەفەکە، جۆرێک لە بندیوارکەوان پێڵێن فەزایی. ئەم سێ چوار جۆر گەندەڵیە وای کردووەکەوە تەحەفوزیان هەبێت لە سەر مەسەلەی تەدقیقەکە، بۆیە کارەکان تەخیر بوون بەو شێوەی کە لە ئێستادا هەیە. ئەحمەدی حاجی ڕەشید بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراقەوەشی خستە ڕوو تا تەواوبوونی پرۆسەی وردبینیکردنی لیستی موچەخۆران ئەو دوو وەزارەتە پێشنیاری پێدانی دوو موچە بە سەرۆکوەزیرانی عێراق دراوە و دەژڵێت دواکەوتنی موچەی بەغدا پەیوەندی بە ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغداوە نییە. بۆیە لە ئێستادا تەقریرەکە لە 160 سلێمانی تەواو بووە، لە 175 هەولێر تەواو بووە، لە 160 دهۆک تەواو بووە، بەڵام راپۆرتەکە دوجار سەرۆکی لیژنەی بەدواداچوونەکە لە ڕێگەی تەلەفۆنەوە لە ڕێگەی ئەو متابعی کە دوو ڕۆژ جارێک سێ ڕۆژ جارێک متابعی راپۆرتەکە یەکەم وتی راپۆرتەکەم خستۆتە بەردەست بەڕێز عەبادی و پێشنیاری ئەوەی بۆ کردووە لە کۆتایی راپۆرتەکەدا بە نەسی عیبارەتی پێشنیاری ئەوم بۆ کردووە کە دوو موچە سەرفکە تا سەرفکردنی ئەم دوو موچە کۆتایی دێت من راپۆرتەکان یا تەدقیقەکە لە 100% تەواو. هیچی پەیوەندی نییە بە ئەو ڕێکەوتنەی لە نێوان عەبادی و بەرپرسانی هەرێم هەیە و دوجار عەبادی باسی لەوە کرد کە کۆمەڵێک موکوڕی هەیە لەلایەن حکوومەتەوە ئەوانە بە هەند وەرناگرێ تەنها مەبەستێتی موچە بگاتە دەستی فەرمانبەری شایستە، نەک کادری حیزبی و نە ئەو کادرانەی کە شوێنمەکانیان دیان. لە دوای بێهیوابوونیان لە حکوومەتی هەرێم مامۆستایان و موچەخۆرانی هەرێم ماوەی چەند مانگێکە چاوەڕێی موچەی دەستی عەبادی دەکەن و بەهۆی دواکەوتنی موچەکەی بەغداشەوە پرۆسەی خوێندن لە سلێمانی بایکۆت کراوە. چاوی هەموو موچەخۆرانیش لەسەر دەرکەوتنی ئەم پەرلەمانتارن بۆ ئەوەی هەواڵی هاتنی موچە بکاتە مژدانە بۆیان. ئەو پەرلەمانتارش دەڵێت کونسولی ئەمریکا و یۆنامی و سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی پەرلەمانی عێراق لە مەترسی پەککەوتنی پرۆسەی خوێندن لە سلێمانی بەهۆی پێنەدانی موچەوە ئاگادارەکاتەوە. ئەمڕۆ ئاخر یاداشت ئەدەم بە UN بە سەفارەتی ئەمریکا بە عەبادی بە بەڕێز سەلیم جبوری کە ئەوە ئەگەر پرۆسەی موچەدان سەریان نەکەن ئەوە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پارێزگای سلێمانی ئاوەستێ، بۆیە مناشەدەیەکیانەکەین و قسەشم لەگەڵ لیژنەی مالی کردووە و لە کاتی گەڕانەوەیشمانە دووبارە خۆمانە و بەرپرسانە بینین بۆی بە زووترین کات بڕیاری موچە سەرفکردنەکە بدرێت لەلایەن عەبادیوە. بەڕێز دکتۆر عەبادی سەرۆکی ئەنجومەنی وەزیران، بەڕێز سەلیم جبوری سەرۆکی پەرلەمان، UN یانگۆڤیچ ئاگادارەکەینەوە، سەفیری ئەمریکی ئاگادارەکەینەوە ئەمڕۆ لە ڕێگەی ئەو مخاتەبات و نامانەی کە لە نێوانمانە هەیە ئەمڕۆ یاداشتێک بەرزەکەمەوە بۆ ئەوان بۆ ئەوەی بە زووترین کات بێنە سەرخەت و فشارەکانیان چڕکەنەوە لەسەر بەڕێز عەبادی تاوەکو موچەکە سەرفەکرێت. ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لە ماوەی 4 ساڵی ڕابردوو شەڕی بودجە و موچە و قوتی هاوڵاتیانی کردووە و لە دوای بێهیواییان لە حکوومەتی هەرێمیش ئەم پیاوە بووەتە تاکە هیوای موچەخۆرانی هەرێم لە بەغدا کە بە پیاوی ژمارەکان دەناسرێتەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.